بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. برزان وخوشويستان بينران وبسران السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحال وشادومانم لزنجيريشتر لزنجير بابتكاني بيرو بروغرامي بيغمبري خوشويستمان صلى الله عليه وسلم لپروردەی منداڵ. زنجیرەیەک بابەتمان باس کرد، گەیشتینە حەڵقەی 21 لە حەڵقەی ژمارە 21 دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز سەبارەت بە چۆنیەتی پەروەردەکردنی منداڵ بە لە ڕێگا و بە شێوازێکی وا کە ئەو منداڵە پەروەردە بکرێ لە ڕووی ئەدەب و ئەخلاق و هەرس و کەوتێکی جوان و جوانمێرانە و موسڵمانانە. لە حەڵقەی پێشی لە چەندین زنجیرەی پێشوو باسمان کرد کە چۆن پەیوەندی منداڵ لەگە خوای گەورە سوبحانەه وتەعالا ببەسترێتەوە بە دروستکردنی عەقیدەیەکی تەواو، خۆشەویستی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناودڵی ئەو منداڵەی دروست بکرێتن. و لە زنجیرەکانی هەفتەکانی پێشوو برین زنجیرەکانی پێشوو باسی هەرس و کەوتی منداڵمان کرد، ڕاهێنانی منداڵ، پەروەردەکردنی منداڵ لەگەڵ دایک و باوک کە گوتمان دوای جێبەجێکردنی ئەمر و فرمانی خوای گەورە سوبحانەه وتەعالا، خوای گەورە سوبحانەه وتەعالا داوامان لێ دەکا کە ئینسان لەگەڵ دایک و باوکی باشترین و چاکترین کەس بیتن، لەگەڵ دایک و باوک کە نزیکترین کەسن لەگەر لە هەموو مرۆڤ و لە هەموو کەسێک. باسی پاداشت و ئەجر و پاداشت و باسی ئەو بنەمایانەمان کرد کە پێویستە هەموو کەسێک لەگە دایک و باوکی خۆی ڕەچاوی بکە و جێبەجێی بکە. ئێستا دەی باسی یەکێشتر لەو ئادابانە دەکەیت، چەند بابەتێ چەند ئادابێک باز دەکەیت کە گوتمان ئەدەب لەگە خوای گەورە بە دروستبوونی عەقیدەیەکی تەواو، خۆشەویستی لە بۆ خوای گەورە و باسی ئادابمان کرد لەگە دایک و باوک. ئێستا باسی ئاداب دەکەین لە ناو ئەندامانی خێزان. بۆ نمونە چۆن کەسێک کاتێکەوە لەگەر ئەندامەکانی تری خێزان لە خوشتی لە براکانی لە براگەورەکەی لە براگچکەکەی لە خوشتی لەگەڵ خوشتی گەورەی لەگەر خوشتی بچووکی لەگەر ئەو ئەندامانی خێزان ئەو ئینسانە چۆن پەروەردە بکرێت، چۆن دایک و باوک هەوڵ بدا ئەو منداڵە یان لەنا ئەو خێزانەدا وابی گەورە و گچکاتی هەبی، ڕێز و احترام هەبی، خۆشەویستی هەبیتن. بۆیە چکە بەڕاستی هەر عائیدەیەک هەر کەسێک ئەگەر ڕێزی لە خۆی گەورەتر نەگرت بەڕاستی ئەوە گەورەترین خەلەل و کەم و کورتی پەیدا دەبیتن. بۆیە تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی داوە بەوەی کەوا گەورە و گچکاتی ڕەچاو بکرێ، ئەوەی بچووکە ڕێز لە گەورە بگری، ئەوجا ئەو گەورەیە داک و باوچیتی، ئەو گەورەیە براگەورەیتی، ئەو گەورەیە مامۆستایتی، ئەو گەورەیە مامەیتی، ئەو گەورەیە خاڵەیتی، ئەو گەورەیە هەر کەسێک لەو بە گەورەتر بی لە هەر ئاست و لە هەر ڕووەکەوە پێویستە ئەو ئینسانە ڕێزی لێ بگرن. بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرموێ لەیسە منا من لم يوقر كبيرنا ويرحم صغيرنا. پێغەمبەری خوا هەڕەشە دەکا ئەو کەسە لە ئومەتی من نییە، لەسەر خوڕەوشت و ئەخلاقی پێغەمبەرانە نییە ئەو کەسە چێ من لم يوقر كبيرنا، کەسێک ڕێز لە کەسی بە ئەختیار و لە کەسی گەورە و لە کەسی ڕێزدار نەگریتن. ويرحم صغيرنا و ئەو کەسەش لە ئێمە نییە کە سۆز و بەزەوی و ڕەحمی نەبی لەگەر کەسی بچووک، کەسێک کە لەوی بچووکترە لە تەمەن، لە عیلم و زانست و زانیاری، لە هەر پێگە و لە ئاستێکی کۆمەڵایەتی ئەگەر ئەو کەسە ڕێز و ئەو کەسە سۆز و بەزەیی دەبی لەگەر ئەو کەسە پێغەمبەری خوا دەفەرموویە صلی الله عليه وسلم لە ئێمە نییە. کەواتە خۆشەویستان و بەڕێزان، یەکێک لەو ئادابانەی کە پێویستە ئینسان ڕەچاوی بکە لە ناو خێزان و دایک و باوک منداڵەکانی لەسەر پەروەردە بکەن، خوشک و برایەتی کردن و برایەتی کردن، دروستکردنی برایەتی لە ناو ماڵ، لە ناو ماڵ، یعنی چۆن دایک و باوک هەوڵ بدەن لە ناو ئەو منداڵانە براکان ڕێز لە براکانی خۆیان بگرن، برا گەورەکە سۆز و بەزەی هەبی بەرامبەر بە برا و خوشکە بچووکەکانی، خوشکەکان لەگەر یەکتر هەمەهەنگی هەبیتن، نەبێتە عائیلەیەک هەر کەسێک لۆ خۆی بژیتن کەس حسابی کەسی بەرامبەری خۆی نەکاتن، ڕێزی لێ نەگریتن.
حسابی هیچ شتێک لە بین لەنا ئەو عائلەیە نەبی وەکو تەعاون وەکو هاوکاری وەکو پشتیوانیکردنی یەکتر. بزانە خوای گەورە کە باسی ئومەی پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم، باسی ئومەتی پێغەمبەر دەکا دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوا، بەڕاستی بڕواداران ئیمانداران برای یەکترن. ئەدی باشە برایەک خوشک و برایەک برای داک و بابی بن، لە ناو یەک خانیدا بژین، لەژێر یەک سەقف کۆ بنەوە، هەمویان بە یەکۆ دابنیشن لەسەر یەک سفرە. ئەگە خوشک و برایەتی نەکەن، ئەگەر برایەتی نەبی چەند زەحمەتە. لە زیاتی برایەتی دژمنکاری یەکتر بکات، ڕقیان لە یەکتر ببیتەوە، هاوکاری یەکتر نەبن لە کاتی تنگانە، لە کاتی ناخۆشیەکان. لۆیە بەڕێزان و خۆشەویستان وەکە سەیر بکەیت تەمەشا بکەین. خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک دەفەرموێ، یعنی ئینسان ئەگەر کەسێک لەگەڵ برایەکەی خۆی دەبی ئەو پەری هەرس و کەوتی جوان بکە، نابێت تەسەڕوفێک بکە، هەرس و کەوتێک بکە، ببێتە مایەی ترسناچی لە بۆ برایەکەی خۆی، لە بۆ خوشکەکەی خۆی، بە غەدر لێکردن، بە لێدان، بە ئەشکەندە و ئازاردان. بزانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم، دەفەرمێ من ئەشارە إلى أخيه بحديدة، هەر کەسێک بەس ئاماژە بکە، یعنی ئیشارەت بکە، ئەوها ئاسنەک چەقووەک شتێکی بەرز بکاتەوە لە بەرامبەر برایەکەی خۆی، فإن الملائكة تلعنه، فإن الملائكة تلعنه، ملائكة لعنت لو کەسەی دەکا کەوا هەڕەشە دەکا و دەست برن دەکاتن بە ئاسنێک، مەترسی دەخاتە دەری کەسی بەرامبەری حتى يدعه. ملائكة بەردەوام لعنت لەو کەسەی دەکا هەتا واز لەو کردارەی دەینی ئەو ئینسانە. وإن كان أخاه لأبيه، ئەگەر ئەو کەسەی هەڕەشەی لێ دەکەی دەیترسێنی بە دەماچە بی، بە چەقوو بی، بە ئاسنەک بی، بە هەر شتێک بیتن هەڕەشەی لێ بکەی بیترسێنی، پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسە ئەگەر برای داک و بابی خۆشت بیتن. ئەو حەدیثە ئیبابی مسلم ڕیواەتی دەکات. کەواتە برایانی بەڕێز و خۆشەویستان، لە بۆ ئەوەی برایەتی دروست بی لە ناو عائیلە پێویستە دایک و باوک و هەموو ئەو کەسانەی ڕۆڵی کاری پەروەردە دەبینن لە ناو خێزان پێویستە ئەو چەند خاڵە ڕەچاو بکەن. یەکەمیشت پێویستە خۆشەویستیەکی زۆر تۆکمە و پتە و دروست بکرێ لە ناو تێگڕای ئەندامانی خێزان. برا گەورەکە خۆشەویستی هەبی لە بۆ برا بچووکەکەی، لە بۆ خوشکە بچووکەکەی، لەگەر خوشکەکانی و خوشکەکان سۆز و عەتفیان زیاتر هەبی، زۆرتر هەبی، بە باشترین شێوە هەرس و کەوت بکەن لەگەر برایەکان و خوشکەکانی تری یەکتر. خاڵی دووەم ئەوەی کە زۆر گرنگە، هاوکاری هەبی لە ناو خێزانە. چونکە ئەگە خۆشەویستی دروست بوو بەڕاستی برایەک قبول ناکە برایەکی بێوەزع بی، برایەکی وەزعی خراپ بی، لە ڕووی مادی لە ڕووی معنەوی نەخۆش بی، سەردانی نەکە، یان سەردانی خوشکەکەی نەکە، یان خوشکەکە بەهانەی برایەکەی نێتن لە کاتی تەنگ و چەڵەمە و ناخۆشی و نەخۆشیدا. و هەروەها خاڵیش ترکەوە زۆر مهمە، پێویستە ئەویش ئەوەیە کەوا بریتێ لەوەی کەوا جێڕایەلیکردنی یەکتر، یعنی لەناو ئەو خێزانە مەشوەرەت هەبیتن کاتێک هەر ئەندامێک لە ئەندامەکانی ئەو خێزانە ئیشێک دەکەن، کارێک دەکەن لەگەڵی یەکتر، یعنی مەشوەرەت و ڕاویش بە یەکتر بکەن. ئەگەر ئەوانە یعنی ئەو برا و خوشکانە چوو بنە ماڵی خۆشیان، زۆر جاریوە 5-6 برانە لەگە 3-4 خوشی هەر یەکە لە ماڵی خۆیتیان، براکان ژنیان هینایە چووی لە شوێنی خۆیان، خوشکەکان مێردیان کردیان ڕۆیشتینە، بەڵام لە هەر کاتی تنگانە و ناخۆشی یان لە هەر خۆشیەک هەر هەموو کۆ دەبنەوە، پرس و ڕاب یەکتر دەکەن، هاوکاری یەکتر دەبن لە ئیش و کارەکە. چەند شتێکی خۆشە. عائیلەیەک دەناسم، ئەو عائیلەیە نۆ برانە، نۆ برانە، ئەو نۆ برایە کە یعنی زۆر بە تەمەنیشن ئێستا، کوڕ و کچیان بەژن و بەمێردا، بەڵام تەمەشا بکە ئەو عائیلەیە ئەو نۆ برایە هەتا ئێستاشی لەگەڵ دابی لە هەموو خۆشی و ناخۆشیەک کۆ دەبنەوە لەگەڵ یەکتر. هەر برایەک ئەگەر بزانن محتاجە بەبێ ئەوەی ئەو هەست پێ بکە، هەر یەکە بڕەپارەیەک کۆ دەکاتەوە لایەنی خۆیەوە پێویستەکەی لە بۆ جێبەجێ دەکات. بەڕاستی خوای گەورە بەرەکەت دەخاتە ئەو نەوع عائیلەیە، بەڕاستی خوای گەورە وا دەکە ئەو عائیلەیە هەر مەیشە و بەردەوام سەرکەوتوو ناجح بن لە دنیا و لە قیامەتێ. بەڕاستی ئەوەی عائیلەی مسلمان کە ئینسان بەو شێوەی بیتم. بۆیە تەمەشا بکە لە حەدیث هاتیە دەفەرموێ الأخ الأكبر بمنزلة الأب. برا گەورە لە ڕێزی بابدایە، یعنی چۆن ڕێزت لە بابت دەنا ئەوها ڕێز لە برا گەورەت بنێ. برا گەورەش دەبی چۆن باب بە سۆزە،
چۆن بە پەرۆشە لە بۆ منداڵەکان برا گەورەش دەبی ئەو هابی لەگە براگچکەکان ئەوجە سۆز و خۆشەویستی و تەبایی دروست دەبی لە ناوە و عائیلەیە یا ڕەبی خۆیان لێت دەپاڕینەوە سۆز و خۆشەویستی و تەبایی بخێ ناو دڵی هەموو لایەکمان بە تایبەت ناو عائیلەی مسلمانان یا ڕەبی خودایە بەرەکەت بێخیە تەمەنمان بەرەکەت بێخیە ماڵ و منداڵمان یا ڕەبی خودای وامان لێ بکەی کەوا پەروەردەی ماڵ و منداڵمان بکەین بە پەروەردەیەکی تەندروست و ڕاست و دروست وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين